سڵاوتان لێبێت داهێنان و دیمەنی جوان و وشەی شیرین وا دەکەن ژیان جوانتر بێت. لەم هەفتەیەشدا کۆمەڵێک بابەت و هەواڵی هونەری و کلتوریمان بۆ ئامادەکردوون. پێشەنگەی پەیکەرسازی بزافی فیگۆراتە ڕووتەختەکان لە شاری سلێمانی و لە هۆڵی مۆزەخانە کرایەوە. لە پێشەنگەکەدا کۆمەڵێک کاری پەیکەری شێوەکار ئازاد جەمال پیشاندرا کە تیایدا شێوەکان بە هەڵواسراوی و لە جوڵەدا لە ڕوویەکی تەختدان بە واتای نەمانی هاوسەنگی لە مرۆڤدا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە. ئێمە کاتێک باز لە کردەی هونەریەکەین، کردەی هونەری بۆ خۆی هەڵگری جۆرێک لە گوتارە. ئەم گوتارە گوتارێکیان گوتاری جوان ناسیە، گوتارێکی تریان گوتاری وەزیفیە. لێرە لەم پرۆژەیەمە هەوڵم ماوە زیاتر ئیش لەسەر ئەو کایانە بکەم کە بەڕاستی ئەمڕۆ تەقەنیاتی ئەمڕۆ، تەکنۆلۆژیای ئەمڕۆ چ کاریگەریشی لەسەر مرۆڤەکانی ئێستا هەیە، چ کاریگەریشی لەسەر دەوروبەر هەیە. یعنی لەم فۆرمانەیە کە سەیرەکەی فیگەرەتیڤ هەیە، یعنی فیگەرەکان هێشتا سیمای فیگەریان پێوە ماوە، بەڵام ڕووتەڵە بوون، ڕووتەخت بوون لە چی لە واقعیبوونی خۆیان. ئەمەش چیەگەێنێ واگەێنێ زۆربەی زۆری کارەکانی ئێستا کورت دەکرێتەوە. یعنی ژیان پێویستی بە ئەگەر تۆ بتەوێت گزارش لە شتێ بکەی پێویستی بە کورتکردنەوەی کەمترین وشە هەیە تۆ بڵێ. لێرە جۆرێک لە ئەبستراکت هەیە، جۆرێک لە کورتکردنەوە هەیە، جۆرێک لە ڕووتەختبوون هەیە. ینی لێرە هەست بە نەمانی جەوهەر ناکەی، هەست بە سەقامگیری ناکەی. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو قەلەقە گەورەی کە مرۆڤی ئێستا هەیەی بەرامبەر بە بوون، بەرامبەر بە خۆی وەکو بوونەوەرێک لە ناوەم بوونە گەورەیە. من لێرەوە ویستومە گزارش لە چی بکەم، گزارش لە ڕووتەختبوونی ئینسان بکەم. جارێکە کاتێک ئینسان کە لە جەوهەردا ئاماژێ بەرەو چیە ڕوا، بەرەو ئەو ڕووتەڵەبوونا ڕوا و ئاگە هەندێک جار لە مەرجەعەکەی خۆی دەرەچێ، هەندێک جار ئەوێ بگەڕێتەوە، بەڵام جۆرێک لە قەلەقی هەیە، نازانێت بگەڕێتەوە، نازانێت لەو ناجێگیریە بمێنێتەوە، نازانێت بەجێی بێڵێ. شانۆگەری مامۆستا لە هۆڵی پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک نمایشکرا. ئەم شانۆگەریە لە دەرهێنانی سوزان ئەحمەدە، دەقی شانۆگەریەکە لە نووسینی یوجین یونسکۆیە. ناوەڕۆکی شانۆگەریەکە باس لە چاوەڕوانی خەڵکی دەکات بۆ هەبوونی فریاد ڕەسێک. ئەمڕۆ لە پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کەرکووک لە بەشی شانۆگەری مامۆستا لە نووسینی یۆجین یونسکۆ نمایش کرا لە دەرهێنانی سوزان ئەحمەد کە ئەم شانۆگەریە باس لە دوای جەنگی جیهانی دووەمەکە کە کۆمەڵانی خەڵک چاوەڕوانی کەسێکی فریاد ڕەسەکەن، چاوەڕوانی کەسێکەکەن فریام کە و لە نەهامەتیەکان دەریان بێنێ، بەڵام بەداخەوە کە ئەبینن ئەو کەسانەشی کەوا دێم فریاد ڕەسن کەمە ئەندامن یان ئەوان سوودیان لێ نابینن. لەم دۆخەی ئێستای کوردستانە پێویستە هونەر یاخت ئەدەبیات ببێتە بەشێک لە گۆڕانکاری وڵات و شانۆ بکرێت. بە تایبەت لە کەرکووکە بەداخەوە ئێمە هۆڵێکی شانۆمان نییە، نەک ئەوەی کە شانۆمان نییە. مامۆستا خۆی بلیمە تو زانایە. ڕاستە ناوچی بوو؟ ناوەڕۆکی ئیشەکەم باس لەواکە کە ئێمەی مرۆڤ کەوتونەتە دوای چەند کەسانێک نازانین چییە و چی نییە، یاخود بزانین بێ ئەوەی بزانین باشە یان نا، بێگوێدانە ئای جۆرانە کەوتونەتە دوای ئەوە بیر لەوە ناکەینەوە یعنی بۆ داهاتوو چی ئەبێ، یاخود ئەو سەردەمی تیا ئەژین چی ئەبێت.
ئای منە ناخۆشی ئەم خەوەکانتە لە دوای خۆشی هەمراون کرد بە هاوسرم عاشق دڵشاوەکان تاجی ڕابەریگانمان نەوژین سۆران یەکەمین بەرهەمی چاپکراوی شێعری و ئەلبومی بە ناوی تەموتۆ بڵاو کردەوە کە لە 180 شێعر پێک هاتووە. بەشێک لە داهاتی ئەم ئەلبومە لەگەڵ کتێبەکە دەبەخشرێتە منداڵانی بێسەرپەرشت. کتێب و ئەلبومی تەموتۆ وەک ئاماژەم پێکرد یەکەم بەرهەمی چاپکراوی منە کە لە ساڵی سەرەتای ساڵی 2019 بڵاو بێتەوە و شعرەکان نزیکە بێتەوە بە ناونیشان بە پێی ناونیشانەکان نزیکە بێتەوە لە 170 شعر و لەگەڵیا ئەلبومێکی دەنجی هەیە بە شێوی سیدی کە 12 تراک پێکاتوە ناوڕۆکی شعرەکان پەخشانە شعری تایە شعری کورتی تایە و شعری درێژی تایە و ئەم جۆرە شعرە لە سەدەی پێش و لە هەفتاکانی سەدەی پێشووەوە هاتوۆتە ناو ئەدەبیاتی کوردیەوە کە شێوازێکی تازە یاخود شێوازێکی سادەیە لە شعری کوردی. پرۆژەی هونەری ڤۆگاتۆی ئۆرکێسترا لە شاری فیسبۆرگی ئەڵمانیا بە بەشداری گروپی میوزیکی گۆرانی و شانۆیی کورد و عەرەب و فارس ئەنجامدرا. گۆرانێکی خاڵی خۆش بوو مەرزی خانم گوت کە زۆر حەزم لێ بوو کە ئەم گۆرانیە بۆ پیاوی وتووە و زۆر شتێکی جوانە لە بەرچاوی ئەو بینەرانە ئەو گوێگەرانە کە گوێ لێ ئەگرن کە ژنێک دێ گۆرانی لە واری پیاوە ئەڵێ. ئێمە لەناو موسیقا و کولتور و موسیقی خۆمانە هەموو کاتێک کە هەروە گوێمان بووە لێ گۆرانی بێژەکانمان لە باڵای ژنە گۆرانیان وتووە. ئەم پرۆژەیە ساڵانەیە و بە هاوبەشی لەگەڵ ئۆرکێسترای شارەکە لەگەڵ پەنابەران ساز دەکرێت بە مەبەستی زیاتر تێکەڵبوونیان لە ڕووی کولتوری و هونەریەوە. پرۆیەکتا فۆگاتۆ ji sê çîroka hat gotin û ew orkestra ew çîrokana wek mûzik danazkirin û me jî wek grupa şano pantomî jêr dibêjin me da naskirin me lîst. We live together is a fact. It's not a question. It's not something we can choose. It's something that's true. ئێمە وەکو یەک خێزان پێکەوە دەژین ئەمەش خۆمان هەڵمان نەبژاردووە بۆ ئەوەی پێکەوە بگونجێن و ژیانمان جوانتر بکەین. لە ڕاستیدا کۆچکردن و بەجێهێشتنی وڵاتی خۆت ناخۆشە بەڵام ئێمە دەمانوێت جوانیەکانی ژیان پیشانی یەکتر بدەین. And we're trying to find a beautiful answer to the question, how does living together sound? لە شاری کەرکووک و لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری شارەکە کۆنسرتی گۆرانی و میوزیک ئەنجامدرا کە تیایدا هەریەک لە هونەرمەندان عەلی زەنگەنە، سدیق شەیدا، سیروان عومەر، شیا و نووری گۆرانیان گوت. پێمان خۆش بووکەوە خەڵکانێک جۆ لە هونەر بگرن هونەر بەردەوام بێ لەم شارەدا هونەر با بڵێن هونەر شتێکی نەمرە لەم شارەیە ئێمە دەمانەوێت هونەری کوردی ئیسپاتیکەین بۆ دنیاکەوە هونەری کوردی لە ناو کەرکووکە بەردەوامی و هەیە و هونەرمەندان بەردەوامی کاری خۆیان دەکەن و جۆ نادەن بە هەر شتێک ڕووداوێکی ناخواستەی ئەم کەرکووکە. بەڕاستی زۆر
گرینگە ئەم جۆرە کۆنسرتانە ئەم جۆرە ئاهەنگانە فستیڤال بێ لە ناو شارە ئەنجام بدرێ بۆی بتوانین جارێکی تر ڕەوشی هونەری کوردی لە شارەکە بەرەو پێشبەرین. بەڕێی من نەک هەر مۆسیقا و گۆرانی پێم خۆش ئەگەر شانۆش بکرێ ئەگەر شێوەکاری بکرێ هەر بابەتێکی هونەری بێ هەر بابەتێکی ڕۆشنبیری بێ بکرێ چکە زۆر باشە بۆ پێشبردننی ئاستی ڕۆشنبیری لە شارەکە. لە شاری ئۆستێندا لە بەلجیکا فۆتۆگرافەرێکی کورد بە ناوی سیپان هۆتا پێشانگەیەکی فۆتۆیی کردەوە کە تیایدا چیرۆکی پەنابەری و هەنگاوەکانی گەیشتن بە بەلجیکا پیشاندا. ئەف پێشنگە چیرۆکە هاتنامنی یا بەلجیکایی. Ez وڵاتی خۆ دەرکەتم ji Rojavayê Kurdistanê sala 2013 de dawiya 2013 ez nêzîka salekê ez li welatê Tirkî mam piştre salekê ez li Bulgarya mam piştre ez derketim nêziya du sala ez li Almanya mam piştre ez hatim Belcîka ev nêzîka du salê me ez li Belcîka û ez ana li vir dijîm li her welatekî yê ez têr derbas bûme Rojavayê Kurdistanê Türkiye'ye, Bulgarya'ye, Almanya, heya Belçika her yek hejmarek ji wêneyan min helbijartine çîroka min bi hatnaminî ya Belçikayê. Li aliyê din romaneke lê resme pêrene resme navê vê romanê bi Holendî hatî nivîsandin navê wê Dual Licht. Dual Licht ew kesê ê got li cadan an li derekê winda dibe û pirsa li gel mirovên din dike wê çawa bikê dera dixwaze. Gelo wê her bazargehê an wê her mala havalekî xwe dipirse ji wan kesa wê çawa bikhêriya xwe. Fedvir di girêdanek heye di navbera wêneyên min de û ev romana han de ku em her du windayîne û em li armancek xwe digeriyan an jî li aşîtiyê digeriyan an jî li welatekî bi aramî mero lê bijî em digeriyan. ئەلبومی شعری چیرۆکی خۆشەویستی لە شاری هەولێر و لە گەلەری شانەدەر بڵاوکرایەوە. ئەم ئەلبومە پێکهاتووە لە 15 تراکی شعرەکانی شاعر هێمن هەینی و ناوەڕۆکی شعرەکانی ئەویندارین. ئەلبومی چیرۆکی خۆشەویستی نوێترین ئەلبومی منە پێکاتۆ لە 15 تراک سەرجەم تراکەکانیش بە میوزیک و بەدابەشکردنیشکی زۆر جوانکاری لەسەرکراوە کەڤەری ئەلبومەکە لە تورکیا کراوە دیزاینەکەشی لەلایەن کاک کاروانەوە کراوە. ئەم ئەلبومە نوێترین ئەلبومی منە لە 2019 و کۆمەڵێک شعری کۆن و ئێستاشی لەگەڵدایە. لە ساڵی 2004 دەبایە ئەلبومە بڵاو بێتەوە بەڵام
بەهۆی چەند بربەستێک نەتوانرا بووە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بڵاوکردنەوەی بوو کە لەسەرجەم شار و شارۆچەکان و فرۆشگاکان و سنتەرەکان بڵاو دەبێتەوە بۆ هیوایان بەدڵی هەموو لایەکتان. ژیان لە تاراوگان نەک ڕێگر نییە بەڵکو زۆرجار پاڵنەرێکە بۆ ئەوەی ئەدەبیاتی نەتەوەکەت بە گەلانی هەموو دنیا بناسێنیت هەوڵی پاراستنی زمانی کوردی و کوردبوونی خۆت بدەیت. هاشم ئەحمەدزادە لە هەشتاکانەوە لە سوید دەژی بەڵام دۆزی کورد و ئەدەبیات و ڕێنووسی کوردی خەمێکی گەورەی ئەو بووە خاوەنی حەوت پەرتوکە و بەشێکیان وەرگێڕراونەتە سەر زمانی ئینگلیزی، فارسی و تورکی. یەکەم کتێبم کە بە سوێدی لێرە هەر بۆ خۆم بڵاوم کردەوە لەسەر دابەشکردنی کوردستان و مەسلەی مافی چارەنووس و بڕیاردانی مافی چارەنووسەوانە بوو کە بە زمانی سوێدیە بە کوردیش خۆشبەختانە وەرجێڕدراوە لە گۆوارێکدا بەش بڵاوکراوە لە نەوەتەکانی بڵین سەدەی ڕابردوودا. شێوەیەکی گشتی کتێبی چاپکراوی من حەوت دانن چەند کاری وەرجێڕانم هەیە لە کاری دەیوید لاجی بەرهەمێکی دەیوید لاجی بەرهەمێکی پۆل ئاستەری نووسەرکی ئەمریکیە و چەند کتێبی دیکەش کە لە حەوزەی کاری سیاسی تۆریک دانەکە وەرم جێڕاونەتەوە سەر زمانی کوردی. کتێبە چاپکراوەکانم لە بە زمانی سوێدی و ئینگلیزی و کوردی نەپتر و وەرج جێڕدراونەتە بلانێکم دوودانە لە کتێبەکان وەرجێڕدراونەتە سەر زمانی تورکی و فارسیش. کتێبەکانی من هەمویان ئەگە بتوانم بڵام باسی چی دەکەن جگە لە باسی ئەدەبیات و جگە لە باسی ناسنامە و زمان شتێکی دیکە بەدی ناکرێ لایەنێکی دیکە کارتێکەری جێڕانەوەی ئەدەبی بە تایبەتی ڕومانیە بۆ سازکردنی ئەم ناسنامانە دەکرێت ئەو جۆرە بڵام کە ئەگەر لە دەورەی مدرندا ئینسان وەکو تاک سەری هەڵدابێ ئەم تاکە چۆن بیچم دەگرێت کەسایەتی و ناسنامەکەی چۆن شکل دەگرێت هەم لە ئاستی تاکبوونی خۆیدا وەکو مرۆ و هەم لە ئاستی بەربڵاوتریدا وەکو ناسنامەیەکی نەتەوەی. نوێترین کتێبی چاپکراوی من لە سەرەتای 2010دا کتێبی جێڕانەوە ناسیە کە کتێبێکە پێکاتوو لە چەند وتاری ڕخنەی ئەدەبین بە شێوەیەکی گشتی. لە جێڕانەوە ناسیدا هەوڵم داوە بنەما سەرچێکانی جێڕانەوە ناسی نەڕێشن نەرەتۆلۆگی باس بکەم. موزیک و گۆرانی کوردی بە جۆرێک چێژبەخشە کە هەموو کەسێک بەبێ جیاوازی ئارەزووی فێربوونی دەکات و تەنانەت فێرگەی تایبەتی بۆ دروست دەکەن. ئەوە تا لە ئەستەمبول فێرگەیەکی تایبەت کراوەتەوە تیایدا گۆرانی فۆلکلۆری کوردی و حەیران دەوترێتەوە. ڕۆژانە ئارەزوومەندان سەردانی دەکەن و دەنگی خۆیان تاقی دەکەنەوە. ئەف
کسی تیم وی آتولیه بنگی ها موزیکا کردی فیلم منجبر کو فرم موزیکا کردی از هندی کو بدست میترتن از نشاندم یعنی وکی چه پاییزو کو حیرانو کو فرم لوجه یه نارین کو سرشو کو وانا وگیره دای گلک تشتین دیجی املوی درت آخوین بحثوان کن و په وگیره دان رپرتوار که از نشاندم ستران کردی از نشاندم یاد کو هرمو بهدینیان یا بوتان یا جلمیر از ما ستران فیری واند کم دوی ستران ما بهرکن ستران ما بین ناس کرن بین گوتن دنگ خوانوستکی، سترانو خوانوستکی، اصل خوانوستکی. ام شده خود نوی ملی اما ام بده مازن بینه. لیبله اشبونه به که ام شده قطونه. ام kültürowom, bejim müzikovom, ام زیده گدار نوکی. اف آتولیه گلک باشش مرا. لکن نموسر دنگ بجیه ببخوا با هنده مجی خواست کنه اجی بیم اجی تولی بوم اجی بخوا زنده ما هوا چید گنچ ناکه جخه علی زودا یعنی سر به مسئله شد کد و گلک پیش فبرنا دو بڕگەی بەرنامەکەمان دەربارەی نووسەرێکە. نووسەران دەیانەوێت چیرۆک و بەسەرهات و بیرۆکەی خۆیان بە جۆرەها شێوە بگەێنن بە شێوەی شعری، وتار یان چیرۆک یاخود ڕۆمان. ڕۆمان گەڕانەوەیەکی درێژی ئەو بەسەرهات و ڕووداوانەیە کە نووسەر مەبەستێتی بگاتە خوێنەر. تەحسین ناوشکی نووسەرێکی کوردی شاری دۆهۆکە و بە زاراوەی کرمانجی دەنووسێت. لە بواری شعر و ڕۆماندا خاوەنی 11 کتێبی چاپ کراوە. دەڵێت لە ڕێگەی نووسینی ڕۆمانەوە زیاتر دەتوانم بیرۆکەکانم بگەێنم. سال 1968 روزێکا بەفرین یعنی تو بێژوەکی بگاوێکی زستانێ ez li gundê navişkê Rojavayê Nahya Mangêşkê ez dayî bûyme. Li sala heftê û çarê gel şikestina yani şoreş germa şoreş Eylûlê da ez qutabî bûme mizgefta min xandiye paşiya çûyme qutabxanêş navişkê bo zimana. پشتی هنگی از بردوام بوم خواندنا خوا وقتی خواندنا خوا ناونجی مل دهوکه و مانگیش که بدومایی نایه لسال 85 من دست بنویسینا شعری کریه بو جارایی که از خود پتر رمان داد بینم چون که بارا پتر گرانیام سرویسیان رمانه از برچه سرویسیان رمانه چون که رمان همی ژانر ادبی قوت گرفت تو شید رمان دا نفس اکاد بریش هل کشی
هر جانر تبت شعر بت شانو بت چیروک بت فلکلور بت تو شی بيجي افسانه بت آن میتولوژیا بت هر چیزی که هبت تو شی رمان داورگیری و بنویسش برنده از پتش حش رمانت کم چی که از آزادی خو پترت رمان داد بینم اش تکست دیت ادبی نویسرت گنجیت هاتینت گورپان دو وکستریت گشت نید باشن یعنی تشتکی باش یکری بس انا زانم حتی انو که من ندیتی نایت شعراوان توشی بیجی تشتکی زیاده تر باشترش شعرا کردی یا سالت نوتا یا انحشتی یا نویسی هر چنده یه بزا وکت کن تشتکی باشه بس تشتکی واسه نی من دف ندیته کو تشتکی نی بت یعنی جدا بتشید اوه بری خواه کری هیچ تا نشانه گهنوی راده بس هیچ تا قوناغوان از مناوان بردوامه بردوامه یل خود گرن هیچ تا خود گرن